ئەمانە تیمەکانی بەستنی پێوەری زیرەکی کارەبان کە لە هەڵەبجە دەست بەکار بوون. لە یەکەمین هەنگاویشیاندا ١١٠ پێوەریاندانا. بڕیارە لە ماوەی 2 مانگدا سنووری پارێزگای هەڵەبجە تەواو بکەن. بەوتەی بەرپرسانی کارەبای هەرێم ئەم پرۆژە استراتیژیە کاریگەری لەسەر زیادبوونی ساعەتەکانی پێدانی کارەبایی نیشتیمانی دەبێت بۆ وڵاتیان. هەموو محافەزەی هەڵەبجە ئەگاتە 34,000 هاوبەش ئێستا وەکو ناو شاری هەڵەبجە 23,000 ئێستا پلانمان بۆ 23,000 داناوە ئینشەڵا وردە لە با بڵێن سێرڤای مەسحکردنی ئەوانی تریشین و پلان بۆ ئەوی کەشی دانێن. تیمەکان هەموو ڕۆژێک لە 6:30 بەیانیەوە تا سەعات 12:30 نیوەڕۆ بەردەوام دەبن لە بەستنی پێوەری زیرەکی کارەبا. دەستپێک لە گەڕەکەکانی ناوشار دواتر بازاڕ و لە کۆتاییشدا بۆ دەرەوەی شار دادەنرێت. 200 بۆردمان بۆ دانراوە لە مانگی هەشتا ببەسترێ. ئەم 200 بۆردە بە نزیکەی ئەکاتە 600 هاوبەش 600 با بڵین ماڵ کە بۆیان ئەبەسترێ. هیوادارین بتوانین لە مانگی داهاتووترا بە پێی پلانی وەزارەت کە بۆماندا ئەنێ بکەین بە 300 و سەر و 300 بۆردیش. بە پێی پێوەری زیرەکی کارەبا هەر هاوبەشێک بڕی 40 ئەمپێر کارەبایی بۆ تەرخان دەکرێت. بەمەش یەکسانی پێدانی کارەبا بۆ هاوڵاتیان ڕەچاوکراوە. ئێستا ڕۆژانە پارێزگای هەڵەبجە پێویستی بە 7 مێگا کارەبا هەیە. بە تەواوکردنی پرۆژەکەش بە فیڕۆدانی کارەبا کەمتر دەکرێتەوە. بە شێوەیەکی زانستیش پێدانی کارەبا ڕێک دەخرێتەوە. پێشبینیش دەکرێت ساعەتەکانی پێدانی کارەبا زیاتر بکرێت. سەلاح جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.